بەڕاستی مەبەستمانەوەیە کە خەڵکی کوردستان یەک ڕێزی خۆیان بپارێزن لانە سیاسیەکان زیاتر بە خۆدا بچنەوە و گرنگی بە دیالۆگ بدەن بۆ ئەوەی بتوانین دام و دەستگای هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمانی کوردستان کاراتر بکرێتن، چونکە ئەم دەستگایە بەو شێوازە ئێستا ببینیتن بە تاکید نائارامیەک لای خەڵکی کوردستان دروست دەکات، نیگەرانیەک دروست دەکات، زۆر گرنگە. ئەوە بە تاکیدەوە برادرانەوەی لەناو ئەو دیالۆگەدانا لە من باشتر دەزانن، بەڵام هەنگاوی جددینە و لە جاران باشترە، کاتەکەش گونجاوترە و دیارش ئەم جارە ئەو میکانیزمەی بەکاردێنین بۆ دیالۆگ کاراترن، دەتوانین بڵێن کە لە ئایندەدا ئەنجامی باشی لێ دەبینینەوە. من لەو بڕواوەمە دەستەی سەرۆکاتی پەرلەمان دەبێت دووبارە هەڵبژێرێتەوە، چونکە من دەڵێم ئەم دەستەی سەرۆکاتی پەرلەمان تووشی گرفتی گەورە بووە، ناکرێت بەردەوام بێت. باشە نوێبوونێک لەوە دروست ببیتن وەوە ئاساییەش تەسەوەر دەکەم کەمترین گرفت ئەوەی دەستەی سەرۆکاتی هەیەی کە دووبارە دەستەیەکی تازە هەڵبژێرێتەوە. پێویستە ئەوەیە داوایەکی بەو شێوازەش هەیە کە کابینایەکی نوێی حکومەتش دیاری بکرێتن و لە سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕێککەوتنێک ئەنجام بدرێتن بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و تەسەوەر دەکەم ئەمانە هەموو کاری زۆر زەحمەت نینم بۆ لانە سیاسیەکان کە هەمووشمان دەزانی لانە سیاسی لە هەرێمی کوردستان زمانە ئەزمونێکی سیاسی دیر و درێژیان هەیە، گرفتی زۆر گەورەتریان چارەسەر کردووە، ئەمە لە چاو گرفتی پێشتر هەر هیچ نییە، دەبێت بەو چاوە تەماشا بکەین.